ناومزانە مستەفا عەلیە، پاسەوانم لە یەکێک لە کۆمەڵگە نیشتەجێگانی پارێزگای سلێمانی سەر بە کۆمپانیای جیمفۆرس. لە ڕێگای سۆشیال میدیاوە زانیمان دامەزراوەی ڤیم فاوندیشن هەلی کاری ڕەساندووە بۆ گەنجان و لاوانی شاری سلێمانی. یاسین ئەبوبەکر عەلی بەڕێوەبەری سەرچاوەمرۆیەکانم لە کۆمپانیای کینگفۆرس. ڤیم فاوندیشن دوای ئەوەی کە پەیوەندیان پێوە کردین بۆیان ڕوونکردینەوە کە پێشانگایە کرێتەوە لە شاری سلێمانیە بۆی گەنجانی شارەکەمان سوودمەند بن. ئێمەش بە خۆشحاڵیەوە بڕیارمانە کە سەردانیان بکەین و بەشداری بکەین لە پێشانگاکەدا. لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە توانیمان دەست بە کارێکی ئێستاخان لە ڕێگەی CV پێشکەشکردنەوە. تقریباً نزیکەی 500 CVمان وەرگرت و لەم 500 CVە توانیمان هەلی کار بۆ زیاتر لە 150 کەس دابین بکەین. سیڤەکانی کەش لە لامان ماوە، طبعاً ئەو کەسانی کە سیڤیان لای ئێمەداناوە تیای بووە کە دەرسووی زانکۆ بووە وەکو محاسب CV لە لای ئێمە هەیە، ئەوانیان لە ستاندبایە دانراون لە ئایندەیە هەر کاتێک پێویستمان پێی بێ پەیوەندیان پێواکەین. بۆ ئەو کەسانی کە تەقدیمی کاریانە کرد ئاگادارم کە ڤیم یارمەتی دەریان بوو لە دروستکردنی سیڤە بۆی کە ڕوون بێت ئەم کەسانە شارەزاییان لە چ بوارێکا هەیە، ئاسی خوێنەواریان چۆنە، لە ڕابردووە چ کارێکیان کردووە. ناوم ئارا جەمال ساڵحە، کارمەندی پاسەوانم لە کۆمپانیای کینگفۆرس. لە ڕێگەی کۆمەڵێک هاوڕێوە ئاگادار کرامەوە کە ڕێکخراوی ڤیم فاوندیشن هەلی کاری بۆ گەنجان ڕاگەیاندووە و پەیوەندیم پێوە کرد و بۆ ئەوی کار بدۆزمەوە. پێشتر خولای خۆم بوو کە لە بواری سکیوریتیا کارکەم، ئێستا کارمەندی سکیوریتیم لە کۆمپانیای کینگفۆرس بۆ پاسەوانی سنووردار. پێشانگای هەلی کاری ڤیم کاراسانی بۆ کردم لە گەڕانەوەی کاتا و کۆکردنەوەی کۆمەڵێک کۆمپانیا بۆ پیشەی جیاواز. هیوادارم ئەم جۆفێرانە ببێت بە ئەگەر بکرێت بڵێن 3 مانگ جارێک بکرێتەوە یاخود زیاتر و خۆشی تەنها لە لۆکیشنی سلێمانیا نەبینێتەوە، بەڵکو لە شار و شارچکەکانی کەشە هەمان کار بەڕێوەبەرن، چونکە لە ڕاستیا بەشێک لە بەشداربووانی ڤیم جۆفێرەکەی ڤیم فاوندیشن کە هاتبوون بۆ سلێمانی خەڵکانێک بوون لە ڕانیە، لە قەڵاتزێ، لە شوێنە جیاوازەکانی هەرێم و سەردانیان کردبوو، تەنانەت خەڵکی تیابوو لە هەولێرەوە هاتبوو بۆ ئێرە. من هودا جەبارم، HR دایرەکتری گروپی کۆمپانیەکانی دیوانم. کۆمپانیەکەمان بە شێوەیەکی باش بەشداریمان کردووە لە پێشانگەی هەلی کاری ڤم و بە شێوەیەکی باشیش سوودمان لێبینیوە. وەکو خۆمان توانیمانە نزیکی زیاتر لە 500 CV وەربگرین و لە ڕێگەی و 500 CVشەوە تا ئێستا 5 کەسمان وەرگرتووە. هەمیشە لە کاتی پێویستیە سوودیان لێ وەرئەگرین ئەو سیڤیانەی کەماون. یەکێکی تر لەو سوودانەی کە لە پێشانگاکەیە کە زۆر ئیسفادەی هەبوو بۆ هەم خاوەنکارەکانیش و هەم ئەو کەسانی کە کارخواز بوون و پێشانگای هەلی کاری ڤیم CV بۆ ئەو کەسانە دروستە کرد کە سیڤیان نەبوو لەو کاتەیە و هەم بەرێکەوتێکی باش لە نێوان خاوەنکار و کارخوازەکانیشە هەبوو. و لە داهاتووشە ئینشاءڵڵا لە ڕێگەی هاوشێوەی ئەم پێشانگایە بە پلانی باشتر و فراوانتر و چاکتر بەشدارە بین ئینشاءڵڵا. پێشانگایەکی هەتا بڵێ چاک بوو، سوود بەخش بوو بە هیوای بەردەوام. من شکار عەبدولقادرم، کارمەندی تازەی بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانیم بە گرێبەست. لە پێشانگای هەلی کاری ڤیم کۆمەڵێک کاری باشیانە بوو کە ئەو هەلی کارانیان ڕەخساندبوو و بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانیش لێ بوو بەشەکان دیاریکراوە من لێ سیڤەکەم تەقدیم کرد. من ڕاید بەهمەن عەبدوڵڵا مەجید، ئەفسەری ڕاگەاندن لە بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی. لە مانگی 6 ڕابردوودا لە ڕێگەی دامەزراوەی ڤیمەوە کۆمەڵێک هەلی کار لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکان و کۆمپانیەکانەوە ڕاگەیەنرا. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بەشدار بووین لەو دەستپێشخەریەی کە دامەزراوەی ڤیم بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان ڕایگەیاندبوو. لەوێ لە 2 ڕۆژدا
وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە جێگەیەکدا ئامادە بووین بۆ ئەوەی کە CV لەو کەسانە وەربگرین کە داخوازیار بوون لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان بکەن. وە لە ڕێگەی پێیجەکانی سۆشیال میدیای ئیڤی فاوندیشنانێ زانیم کە ئەم هەلیکارانیان ڕاگەیانوێ کۆمپانیانە و لە سیڤەکەم پێشکەش کرد و سپاس بەخوا ئێستا وەرگیراوم لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی. وە پێشتر خۆشم حەزم لەو کارە بوو و ئەوە هەلێکی باش بوو بۆ من کە بتوانم سیڤەکەم تەقدیم بکەم لەوێ بوو ئەوانیش پەسەندیان کرد. دیارە هەلی کارەکە بۆ 36 کەس بوو 36 کەس بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پێویستی بە 36 کەس بوو لە 3 بواری جیاجیادا بۆ شۆفێری ئۆتۆمبیلی ئاسایی بۆ شۆفێری ئۆتۆمبیلی کردن بۆ لێکردنەوە و داکوتینەوەی تابلۆی ئۆتۆمبیلەکان لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا کە ئێمە بەشدار بووین لەو ڕەخساندنی هەلیکارەدا بە نزیکەی 1976 سیڤیمان بەدەستگەیشت. ئاسانکاریەکە ئەوە بوو کە خەڵکێکی زۆر بەشداری کرد. ئێمە لە ماوەی ڕابردوودا ئەگەر بێت و پێویستیمان بە هەلیکاری یا دەستی کار هەبوایە بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕەنگە خەڵکیی کەم ئاگادار ببوایە و شێوازەکەی تۆزێ کلاسیک بوایە، بەڵام لە ڕێگەی دامەزراوەی ڤیمەوە سیڤەکان ئاسانتر گەیشتە دەستی ئێمە و ڕێکوپێکتر کارەکان بەڕێوە چوو. پێم باشە پێشانگای هەلی کار بەردەوام بکرێتەوە ساڵانە یا لە کاتە جیاوازەکاندا و هانی بەڕێوەبەرایەتیە حکومیەکانیش بدرێن هاوشانی کۆمپانیاکان کە بەشدار بن و من پێم باشە کە باڵێن ڕاگەیاندنی هەلیکارەکان پەرشوبڵاو نەبێ، هەمووی کۆ بکرێتەوە لە ناوەڕاستی ساڵایەک لە کۆتایی ساڵە ڕابگەێنرێ بۆی خەڵکێکی زۆر سوودمەند بێ و خەڵکێکی زۆر ئاگادار بێ و بە پیپ سپۆڕیەکان کەسەکان وەربگیرێت.